ماوەی نزیکی 6 ساڵە داوای حەق و مافی خۆمانەکەین لەم پرۆژەیە. تا ئێستا کێشەی خاوەن پشکەکانی چاڤیلاند چارەسەر نەکراوە. خاوەن پشکەکان دوای چەندین جار ناڕەزایەتی و خۆپیشاندان تا ئێستا لەلایەن خاوەنی پرۆژەکەەوە وەڵام نەدراونەتەوە و کێشەکەیان بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. خاوەن پشکەکان لە خاوەنی پرۆژەکە کە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ و بەسەدان کەسی فریوداوە بێئومێدن چونکە تەواوی پرۆژەکانی و جوڵانەوەکەشی لەسەر بنەمای فرتوفێڵ دامەزراندووە. بەوتەی خاوەن پشکەکان هیچ قازانجێکیان لە چاڤیلاند وەرنەگرتووە و باپارەکەیان سەرۆکی ئەم حیزبە بچووکە پرۆژەی تری جێبەجێ کردووە و پارەکە تەنیا دەچێتە گیرفانی خاوەنی پرۆژەکەوە. خاوەن پشکەکان کە نزیکەی 30 میلیارد دیناریان داوە بە پرۆژەکە بەڵام مافیان خوراوە وەک لە دروشم و گرتبوونەوە و ناڕەزایەتیەکانیاندا داوایان کردووە. هیچ قازانجێکیان ناوێت و تەنیا پارەکەی خۆیان دەوێتەوە و ڕێگەی دادگایان گردۆتە بەر و چەندین جاریش گرتبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە. بەڵام سەرۆکی ئەم حیزبە بچووکە بێباک و خەمساردا لە بەرامبەر گێڕانەوەی مافەکانیاندا. ئێمە لە 2014ەوە هاتوین داوای مافەکەین لەم بازرگانە نایە بە دەنگمانەوە و وەکو فکرەیەک تەپڵێکمان هێنا کە ئەم تەپڵە ئاگاداری بکەینەوە و ئەم تەپڵە لێ دێن بۆ بازرگانێک کە گوێ ناگرێت لە هاوپشکەکانی خۆی. بەپی زانیاریەکان لە سەرەتای پرۆژەکە 30 کەس ئیمزای بەشداری پشکەکانیان کردووە و 7 کەسەکەی دیکە ساختە بوون و 1 کەس ئیمزای ئەوانی کردووە. چاڤیلاند پرۆژێکی گەشتیاری کەرتی تایبەتە و کەوتۆتە باکووری ڕۆژهەڵاتی شاری سلێمانی و لەسەر شقامی 6 مەتری دروست کراوە. ئەو پرۆژەیە بە شێوەی پشکە و نزیکەی 10,000 هاوڵاتی تێیدا بەشدارن. هاوکات لە سەدا 80 خاوەندارێتی پرۆژەکە بۆ سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ دەگەڕێتەوە. لێرەدا پرسیارەکە ئەوەیە سەرۆکی ئەو حیزبە بچووکە نەتوانێت مافی 10,000 خاوەن پشکی پرۆژەکەی بدات چۆن دەتوانێت لا خەمی موچە و بودجە و خۆشگوزەرانی خەڵک دابێت.